سوپای تورکیا یەک بنکەی لە هەرێمی کوردستاندا نەکشاندۆتەوە بەڵکو بنکە و بارگاکانی کە 139 بنکە و بارگای سەربازیە قایمتر و زیاتر کردووە لە هەرێمی کوردستاندا. هەڵبەتە لە دوای پرۆسەی ئاشتی ئەو هەنگاوانەی کەندران ئەمە پرسیاری بەشێکی زۆر لە هاوڵاتیانی هەرێمی کوردستانە کە ئێستا دۆخی ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستان چۆنە چەند ڕۆژێکە ڕێکخراوێکی CPT لێرەن و لێکۆڵنەوەی وردیان کردو لەسەر ئەم باردۆخە من ئەمەوێ زیاتر گفتوگۆ لەگەڵ کامەران عوسمان بەرپرسی دیسکی مافی مرۆڤی CPT بکەم. مامۆستا سڵاوت لێبێ بەخێر بێن بۆ شاری سۆران. ئەمەوێ جەنابەت ئەوم بۆ باسکە ئەو ڕۆژانەی کە لێرە بوون لێکۆڵنەوەکانتان لەسەر بارودۆخی ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستان چۆنە و لە ئێستادا با بڵێن پرۆسەکە چۆن بەڕێوە دەچێت. بەڵێ زۆر سوپاس. ئێمە لە سێ ڕۆژی ڕابردوودا سەردانی ناوچە سنووریەکانی ئیدارەی سەربەخۆی سۆران و قەزای سیدەکانمان کرد. ئەوەی کە ئێمە تێبینیمان کرد دۆخێکی ئارام هەیە، بۆردومانەکان وەستاوە، هێرشەکان وەستاوە بۆ سەر ناوچەی سۆران و قەزای سیدەکان و گوندەکانی دەوروبەری و سەر سنوور. بەڵام ئەوەی کە زۆر جێگەی نیگەرانیە 24 کاتژمێر و بە بەردەوامی درۆنەکانی سوپای تورکیا لەو ناوچەیەدا دەسوڕێنەوە. سوپای تورکیا بنکە و بارگاکانی بەهێزتر و پتەوتر کردووە و لە چوارچێوەی پرۆسەی ئاشتیدا لە هەندێک ناوچە بە تایبەت کوێستانەکانی سنین سوپای تورکیا چەند بارگایەکی نوێی سەربازی لە چوارچێوەی پرۆسەی ئاشتیدا دروست کردووە ئەوە بۆ ئێمە زۆر جێگەی نیگەرانیە. بەداخەوە بەگشتی لە هەرێمی کوردستاندا پرۆسەکە بە پرۆسەیەکی خاو بەڕێوە دەچێت. کۆمەڵێک هەنگاوی باش لە هەردوو لاوە جێبەجێ کراوە، بەڵام لە هەمان کاتدا هەردوو گلایان خۆیان ئامادە دەکەن بۆ شەڕێکی تر. سوپای تورکیا بنکە و بارگای زیاتر دروست دەکا، بنکە و بارگاکانی بەهێزتر دەکا، خاڵی نیشتنەوەی هەلیکۆپتەر دروست دەکا، سەنگەرەکانی قایمتر دەکا. لە هەمان کاتدا پارتی کرێکارانی کوردستان ڕێڕەوی ژێرزەمینی زیاتر لە هەرێمی کوردستاندا دروست دەکا، تونێلی زیاتر لە هەرێمی کوردستاندا دروست دەکا. بۆ ئێمە پێمان وایە ئەرکی کۆمەڵگەی نێودەوڵەتیە، ئەرکی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقیە فشار بخەنە سەر هەردوو گلایەن بۆ ئەوەی ئەم پرۆسەی ئاشتی ئەم جارە بە دەردی پرۆسەی ئاشتی جارەکانی پێشووتر نەچێ، کۆمەڵێک ئەنجام بگرێت. لەبەرەوەی پرۆسەی ئاشتی ئەم جارە ئەنجام نەگرێ، بەداخەوە شەڕێکی خوێناوی قورستر چاوەڕێی گوندنشینانی هەرێمی کوردستان دەکا لەسەر سنوور. گوندی زیاتر لە کوردستاندا ئاوارە دەبن، ڕەز و باخی هاوڵاتیان زیاتر وێران دەبن دەسووتێت. لە هەمان کاتدا ژینگەی کوردستان زیاتر وێران دەکرێت. ئەم شەڕی ئێستا بەتەنها شەڕی ڕوبەڕوو نییە، بەڵکو شەڕێکی ژینگەیشە. من پێم وایە دەبێت لیژنەیەکی تایبەتمەند ئەوە هەڵبستەنگێنێ کە کامیان هەنگاوی زیاتری جێبەجێ کردووە، لەبەرەوەی کۆمەڵێک شت لە پشتی پەردەوە دەگوزارێک ئێمە ئاگاداری نین. هەردوو گلایان کۆمەڵێک زیندانیان ئازاد کردووە، هەردوو گلایان هێرشەکانیان بۆ سەر یەکتر وەستاندووە. لە هەمان کاتدا هەردوو گلایەن بنکە و بارەگا بەهێز دەکەن، تونێلی زیاتر لە هەرێمی کوردستاندا بنیاد دەنێن و ڕێژڕێوی ژێرزەمینی دروست دەکەن. ئەوەی کە بەلای ئێمە جێگەی نیگەرانی و گومانە ئەوەیە کە سوپای تورکیا یەک بنکەی لە هەرێمی کوردستاندا نەکشاندۆتەوە بەڵکو بنکە و بارگاکانی کە 139 بنکە و بارگای سەربازیە قایمتر و زیاتر کردووە لە هەرێمی کوردستاندا. ژینگەی زیاتری وێران کردووە، ڕێگابانی سەربازی زیاتری دروست کردووە. بۆ ئێمە پێمان وایە کە پرۆسەی ئاشتی ئەم جارە تاقیکردنەوەیەکی گەورەیە بۆ هەردوو گلایان. ئەگەر نیەتی ئاشتیان هەبێ پێویستە دەستی ئاشتی بۆ یەکتر درێژ بکەن، هەنگاوی جدیتر بنێن. نزیکەی ساڵێک تێپەڕیوە تاوەکو ئێستا هەنگاوی جدی و فعلی لەلایەن دەوڵەتەوە نەنراوە و هیچ گۆڕانکاریەک لە پرسەکانی مافی کورد لە باکووری کوردستاندا جێبەجێ نەکرا.